گەر لە دەستم بێ یەکێک لە گۆرانیە تایبەتیەکانی هونەرمەند ڕەوا جەمالە کە تێکستەکەی یەکجار جوانە و ئەم گۆرانیە ڤیدیۆکلیپی بۆ کراوە لە ماوەکانی ڕابردوودا. ئەم هونەرمەندە زۆر جار لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی تایبەت بەخۆی جارێکی تر ئەم بەرهەمەی دووبارە با بڵێن پیشانی یا خۆی پێشکەش بە هەواداران و گوێگرانی خۆی کردوێتەوە و لە ئێستادا بەشێک لە هۆنراوەی ئەم گۆرانیەی داناوە. هونەرمەند ڕەوا جەمال لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دووبارە گۆرانی گەر لە دەستم بێت بڵاو دەکاتەوە، بەڵام ئەم جارە ئەو هونەرمەندە بەشێک لە هۆنراوەی ئەو گۆرانیە بڵاو دەکاتەوە لەگەڵ ڤیدیۆ موشتێکدا. لەکام دەرگاوە ڕێگەت پێ بگرم تا جێم نەهێڵی لە ژوورەکەمدا، بەکەم گۆرانی بتلاوێنمەوە تا سیرت کەم لە ناو سینەمدا، بەکەم تاقەوە من هەڵت واسم تاکوهی خۆم بی بۆ لەمەودووە، بەکەم جەهەنەم سزای من ئەدەی تا گوناهێک بم شەو لە باوە